وەکو کارمەندانی نەخۆشخانەی پێنجوێن بایكۆتی داوامان ڕاگەیان بەهۆی دواکەوتنی مووچەکانمان کە ماوەی زیاتر لە نزیکەی 50 ڕۆژە حکوومەت بێباکە. من لێرەوە داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم بنەماکانی دەوڵەتداری بەڕەچاوکردنی مافی هاوڵاتیە بێ. ئەگەر ئەمانە بیابن بەم شێوە دەوڵەتداری بەم شێوەیە ناکرێ. من شتێکتانوە بیرەخەمەوە کاتی خۆی مەغۆلەکان کە بەغایان داگیر کرد خەلیفە معتەسەم ما بوو تەنها پارەکەی یەکێ لە ڕاوێژکارەکانی پێیوت خەلیفە ئەگەر ئەم پارەی کە ئێستا شاریوتە تۆ و لە فەرمانبەرەکانی خۆتە گرتۆتەوە بدایە بە ئێمە نەمانێش بەغا بکوێتە دەستی مەغۆل. لەبەرەوە من داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم، داوا لە وەزیری دارایی ئەەکەم ڕەچاوی مافی خەڵک بکەن. ئەمە دەوڵەتداری بەم شێوەیە ناکرێ کارمەندێک بە گیفانی خاڵی لە سلێمانیەوە بێتە پێنجوێن و لێرە شۆپاری گەڕانەوەی پێ نەبێ 50 ڕۆژە مووچە نەدراوە. ئێمە وەکو سندیکای کارمەندان پشتگیری تەواوی سەرجەم مافە شارستە دارایەکانی کارمەندانەکەین. من ینی لەمە زیاتر نییە بۆ حکوومەت ئەگەر بێت و وا مەکەن کارێک مەکەن کە پێشمەرگەی کۆن نەفرەت لە خەباتی بکە، کارێک مەکەن بەغا وای لێ بێ ینی بەفیکەیەکی بەغا خەڵکی کوردستان بڕژێتە سەر جاردەکان و ئێمە ڕقمان لە حکوومەتی خۆمان نییە. ئێمە ئەمانەوێت ڕێگەی ترمان نیشان مەدەن، ئێمە بە ئاشتی داوای مافەکانمانەکەین.